سڵاو ئاغای ئەمیری احتشام بەڵێ ئێوە دەست بەسەرن فەرموون ببورن فەرموون ئالۆ هەیدا جۆ لە دەنگمەیە ئەلی گوێم لێیە بۆچی نەت کوچەکەت هەیە هۆکارێک نەوە پێت بڵێم بڕیاروە بۆ هەندێک پارە لای حسابەکەم کردرێ بە بڕوای تۆ چلۆ نەتوانم ڕابکەم کاتێک دەست بەند کراوم و لە لایەوە دانیشتوم بە بڕێک بڕۆ بەرتر ێسکەکانم شکا ئەلۆ هۆشت لە منە ئارێ بیڵێ بڕیار بۆ کەی بێتنەوە حەزاوەکەت خۆت وتە چەکەکەم مانگی لێ پێشگاوتەوە لەو مانگەدا کارێکت لێ کردبە عزیزی من دەڵێم بڕیاروە بۆ پارەکە بێتە لە حسابەکە مەزانی تۆ ئەزانی من لەسا لە ئاراشکە چاوەڕوانی تۆم ئەزانی ئەو ڕۆزەماوەنمانە بڕۆم چ بیمویانەکەن بڵێم چی بە باوکم بڵێم هیچ پێی بڵە بەڵگەنامەیەک بێنێتە پاسگا هەرەوە هەروە بە ئاسانی ئەزانی بەدوای بیانویەکەی لە تۆ دەستت خۆش بێ بیانویەکی چاکە داوەتە دەستی های بابا هەل لە منە ڕابڵەمەیە هەمیروە بن ترێلیکەوە بمرە بە میوانەکان شەرەوە بڵێ ئالۆ تۆ بڵێ ئەوانە کارە نین زۆت پوچە وەک خۆ چەپڵە لێدە ئەمیری احتشام ڕۆژی زەماوەن خۆت ئاشکرا کرد چاوەڕوانی ئەوانی ترم ئیتر لە کاردا نییە شەرمەندەماغە جاوید من شەرمەزارم کە تۆ زاوای منی چاکت فریوداوە کارە دروستە خوازانێ کەی پانت کەمەوە لەبەر چی؟ نەرمە بڕۆ زیرەکی بەرەکەتان لە بنچوە کەرە و دەنەفراتن بۆ زەماوەنەکەت بنەماڵەکە لە هۆلەندن ئەوانە تریشە لەوێن پێشتریشەوەم بێوە کتبوو ئێمە زۆر هاتوچۆ ناکەین هەر هاتوچۆی پورم و خاڵم دەکەم کەوانیشم بانگەشتین کردووە بە دنیا وێرم بەڵام بایدا ناوێرم ئەمیر بەڵێ ئایدا لە لای تۆ ئەمانەتە کاتێ بیر نەکەیتەوە خاوەنی ئەوی ئەگەر ببی بەهۆی ڕەنجاندنی ئەو ئەگەر کارێ بکەی کە تەنانەت یەکجار تووڕە بێ ئێسقانت دەشکێنم چیرۆکی ئەوڵ ئەمیر
شازدە خاتون هات ئەوە چەکەکەتی بەرگەشت لێداوە؟ هەرێ دەستە گوڵشی هێناوە بێدایک و باوک شەکەکانتی نێناوە لەبەرچی دەڵێ هەر کات شەکەکەم پاس بوو دەیگەڕێنمەوە ئێوەڵەن چی؟ شتێکم نییە بێڵێم دەبێ قبولی کەمیتر شەکێکی یەک مانگی دەوێ بیدەمێ دەڵێ 210 ملیۆن بنووسە تازە دەڵێت دەمەوێت چاکێتی و لەگەڵ بکەم باوکە زۆر سپاس دەکەم. تکا دەکەم ڕۆڵە چەکەکە سەری وەختی خۆی پاس دەکە خەیاڵدا سوودەوی ئاغا جاوید خەیاڵم ئاسوودە نییە فەرموو هیچ شتێکم کەم نییە سەلام عەلەیکم زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت سڵاو پیرۆستان بێ سڵاو بە پێیەکتر پیر بن قەدری خەزورت ڕاگرا لە کۆتاییدا ژاری خۆم ناڕێژە خوا حافیز ئایدا دەستت نەیەچێ بۆ چەکەکەش تکاکەم یاکی یاک ئەزانم جوان بوو فەرموو ئای دەست خۆش بێ نوێژیگیان ئێرەت پێ خۆشە؟ جێیەک تۆ پێت خۆش بێ منیش پێم خۆشە زمانت مۆجزە دەکا وازانی وامە فەرموو قوربان مۆجزە لە چاوی تۆدایە نە لە زمانی مندا کاتێکە بۆ یەکەم جار چاوم بە چاوی تۆ کەوت دڵم ڕاوەستە دڵت ڕاوەستا بە ئێستا لێرە نەبووی
ئێستا ڕۆحەکەم لێرەیە من لەوارە و دەمردم ئەمیر چ لەگەڵ منی بێکار کرد خواخر بۆ لەگەڵ من بێتام دانەکەت بخۆ ئالۆ دەمزقاڵت هەڵاویشت ئەخەرای داگیردا بوو کێ پێنجی بەیانی کاری پێێتە بۆچی خۆدا ئاشکرا دەکەی مەگەر نام کۆ ئێسەمێز منێرە بۆچی زەنگ لێدا گەمشە وتم SMS نەهات کەی دەیتێرە شەوێ لەگەڵ دەستی خۆت دووەستە جگەرە بێنە شام چی برنجیا ساندویچ هەرچی شقت بیچێشە سڵاو خانم زۆری بیر لێ دەکەی خۆ ناتوی جۆوی خۆت بێنەکانت دێەوە ئەوە چ جۆرە قسەکردێکە 2 ملیۆن پوڵ دەدەم نابێ بیری لێ لێرە بکەمەوە وتاقی بیرکردنەوە نییە خانم زێڕینگەریە ئەوە 1 ساعتە لەو ملوانگە ڕاماوی وەختێکە ئەوەندەی درێژە پێ دەدەی یانەوەی کە ناتوانانی تەما بگری و کڕیاری نیت بە سڵامات حوسەلت نییە فرۆشەرێک دانێ شێت و شور باشە هیچ و پوچ تاش خەڵە باز منە ڕۆم سپەیە گەڕێمەوە کارەکەت بڵێ خۆت تووڕەمەکە ئاغا جاوید کاس پێرەوەی تر ئەڵێم کارەکەت بڵێ ئەوە چییە؟ چەکێکی 1 مانگەیە تاریخەکەیم 2 ڕۆژ لە چەکێکی کە داوتە بە مقەدەم زووتر لێداوە بۆ خۆت بەشە دەردێکم دەخۆی هەتا چەکەکەت بخوا ڕۆژێک پێش وەختی چەکەکە دەستی دە حیسابەکە میکە دەستی دێ و بڕۆ ئاغا جاوی بەڵێ بۆچی لەگەڵ منەوەندە ڕوو ناخۆشی من کە هەردام حرمەتیەوە ڕادەگرم بۆچ لەگەڵ مناوە نەڕاستی حتمما ناڕاستیەکەم تێدا دیوی کە لەگەڵت ناڕاستم چ ناڕاستیەک بیڵە بابیزانم لەگەڵ ناشرین قسە دەکەم چون بە زمان لوسی هاتوویە پێش من لەوانەی کە زۆر زمان خۆشن خێرێکم نەدیوە ئەوانەی کە جوان قسە دەکەن جوان لە پای سەر ئەدەن ئەوە چ قسێک ئاغا جاوید ئایدار جوان قسانەکە ئەگەر وا بێ ڕاوەستم قسەم پێ بڵێ ئایدا لە مناڵیەوە جوانی قسە دەکرد تۆ زۆری لە خۆت دەکەی کایە دەکەی ئەخوازی هەموو کەس لە لای خۆت ڕاگری کەوچک لە چێشتێکیش کەس وەردەدەی ئەوەی شیانی ناڕاستی زەماندا دووەرێکی چاکە بە دڵنیایی و هەروایە من میوانی ئەوە نیم زاواییەوە بڕیارە تەمەنێک لەگەڵ یەک تەرەف بین من کە لە خوامە تەمەنێک لەگەڵ تۆ تەرەف بم من کە لە خوامە تەمەنێک لەگەڵ ئایدا ژیان بکەی بەو شێوەیە ینی تۆ ڕاستی و من خوار خۆحافیز پێم خۆش بوو ئایدا پێگەیشت بایە پاشان شیو کردایە ئەگەر تۆش باوک بوایەی هیچ کام لە قسەکانت پێ ناخۆش نەدەبوو ئێوە ڕاستەکەن
چەکەکەی وردکەینەوە دەتمەنی لێ دەجێڕنەوە حیفە لێ گەڕە وەختی خۆی وەری بگرین جارێکە وتم درەنگ دەبێ کاتی شادی غەم دەخۆی کاتی غەم شادی حاڵم لەوە کارانت تێک دەچێ 200 میلیۆن مان لێ وەرگرتووە ئەو کاتە تۆ تووڕە بووی ئارێ کچێکی باشە وتمە لە کەشی بتزا بە سەعاتێکی بۆت خوور دەکەمەوە هەرە بەسە تۆ بە چە ڕازی دەبی پێت بدەم هەرچی بم دێ بەسمە سیتمان باشە بۆ خۆت باشی ئەمیر جان ئەشێ چەند بدەم بە پور و خاڵم نەفەری 50,000 پێت خۆش بچ دەورێکیان بۆ جێڕای زۆر باش بوون هەر دەترسام لێم خراکە زۆر بە باشی ڕامهێنان ترساند من کوتم ئەگەر بێت و خراپی بکەن پوڵ بێ پوڵ نەفەری 10,000 تمەنیان دەمێ بێیان دێ نوشی گیانێ بەڕاستی زۆریان پێ خۆش دەبێ هەموو بەدبەختن بەڵێ ئەمیر لەکوێی نووسنگەی بەهرامەوە لەگەڵ باوکم بە شەڕ هاتوو دەچمەوە ماڵ خۆمان وەرەوەوێ وتی مەڕۆ خۆ حافیز دەڵێت چێ خۆشەویستەکەت بەیانی کاتژمێر چەند بێروس پوڵەکان دێنێ دە و نیو ئیشت بە من نییە لێرە نامێنێەوە کاتژمێر دەی بەیانی لێرە تۆ بڕۆی سۆهێلا چی لێ دێ ئاگام لێتی ئاگال لێبا نەدەڕۆیشتی کەیفی سازەکە ئەو کەیفی ناوێ تۆی دەوێ چەندە درەنگ هاتی لەکوێ بووی لە نووسنگەی بەهرام وا کۆبوونەوەمان هەبوو شێوت خواردووە ئەرێ ڕاوەستان پێکەوە بخۆین شەرمەزارم نزیک بوو لە برسان ببرم بۆچی ئەلقە لە دەستدانە ئەی ئاوار لە دەستشوی نووسنگەکە لە بیرم چوو بەهرام ئەوەندەی لەگەڵم وت هۆشم نەما بەهرامیش لە دەستشویی بوو نا پێکەوە داهاتینەوە من ڕۆشمە دەستشوی دەرگاکانی شەماتەمان داخست بەهرامیش هەر هەرای دەکردمە زووکە زووکە منی شۆشم نەبوو لە بیرم چوویتر سبەینێ دێنمەوە تاقیکاریەکانت کێ دەست پێ دەکە ئالۆ چی؟ تاقیکاریەکانت کێ دەست پێ دەکە چەند وەختی تر ئایدا بڕێک ڕەشبینی باشە بەڵام زۆرەکەی پیاوی وەگومان نەخە باسی ڕەشبینی شەگەل بکێتە ماڵێر کەس بەو ئاسانیان ناڕاتە دەرێ هەوە کاتەم و شتێک تەواو دەبێ
بەڵێ مەرسیە تۆی؟ هەر لەو دەوروبەرام لە کیشە؟ مزاحمت نابم هاتم خاولێکم دەست دەمێ. بۆ کوێ ڕۆی؟ لەگەڵ بەهرامان دەچینە چەنجێک. کارت هەیە؟ نا تەنیا ئۆتۆمۆبیلەکە مەبە. باشە. سویجەکانم لەسەر مێزەکەدانە. یەک دەقەورە دانیشەکارم پێێتە. دایکە؟ لێم زیزی. لە کۆتاییدا ڕازەکانت ئاشکرا دەبن. کارێک ناکەم ڕازەکانم ئاشکرا بن. من دەزانم کوڕەکەم چ کارێک دەکات. چ کارێک دەکەم؟ ئابروو دەفرۆشێ ئاور دەکرا. ئێستا بە قەولی خۆ دەگەر ئاشکرابێ ڕاز ئاشکرابێ. دایکە؟ هەموێرە بکڕم سازیکە. بڕوای تۆ چییە؟ کرێنشینی حەڵال خۆر بم باشترە تا خاوەن خانووی حرام خۆر بم. حرامی چی؟ بۆچی ئەو جۆرە قسە دەکەی دایکە؟ دایە؟ دایە؟ ئەگەر تۆ منت بە دایکی خۆت دەزانی ژمارە تەلەفۆنەکەت دەدامێ. وەختێ نامدەیە یعنی لاقت خواردادنێ. وەختێ کە دەتوانی ئەو خانوویە 100 میلیۆنیە بکری یعنی هەڵەیەکی گەورە دەکەی. هەڵەی گەورەی چی دایکە؟ ساڵ و نیوە کە کارەکە. هەرو کارێکە کوتم بەنێ؟ نا! دەنگت بێنە خوارێ. سوودا بە لەکوێیە؟ نازانم. هەتا تۆش بە خۆی چارە ڕەش نەکات دەست هەڵناگرێ. ئەوە 3 میلیۆن. با لەلات بێ. کارم جێبەجێ بێ ئەڕۆمە بۆ وڵات. بە قەبری بابم ئەو پوڵە حرام نییە. مرۆڤێک کە هۆگری نوێژ و ڕۆژویە بوختانێ ناکە. ئەو پوڵە حەقی خۆمانە. مافی هەڵیگرەوە. هەر کات سەلمێنرا مافی خۆمانە
بۆم بێنەوە. منەوە دەڕۆم. ناتەوێت لێم بڕوانی؟ شناسنامەکەم. ئاغا دەستت خۆش بێ. قوربانی تۆ. فەرموو. قوربانت. قوربان خوداحافظ. باشو امیر ڕۆیشت. ڕۆیشت؟ بەیانی زوو یەکلای کردەوە ڕۆیی دۆستێکی خۆی لەلای بوو. بۆچێ مامە خوسرە؟ نازانم بە گیانی تۆ. دستگاه مشترک مورد نظر خاموش می باشد. سڵاو مامە. سلااو کوڕم. میلاد ئەوڕۆ نەهات بۆ قوتابخانە؟ کوێ میلاد؟ حەسەن زادە یا سالار؟ سالار. دایکی هات شودانی دوو هەم بردی. کەسێ لەگەڵ دایکی بوو؟ نا تۆ چی میلادی؟ ئایدا سڵاو شەرمەزارم جێڕاگرتن نەبوو هەرەوەی کە تەلەفۆن کەی دێم. سڵاو مەمنونە بەگەر ئۆتۆمۆبیلەکەتان لە پێش دەرگایە مەلا برن. سڵاو خاتم. سڵاو. دیسانیش بم بورە. تکا ئەەکەم.
بڕۆ ناغی عزیز درەنگمە. عزیزم نوری چاوانم ورنم دردت رجانم لدوریت نامهربانم دایم دلتنگون آلانم دایم دلتنگون آلانم اگر شین بول سر گل کم گلی کی سور گلی دل مسرت خوش به بلالت دور بلالت دور بلالت دور بلالت دور بلالت دور بلالت دور ئەخوازی بڕۆی بەندیخانە؟ بەندیخانە؟ بۆچی خەچکارێکم کردووە؟ لەبەرچی بە دوای من دادێن لە چیە گەڕان ئاغای عەزیز بڵێ یارمەتیتان دەدەم. من زەحمەتێکم بۆ ئێوە نییە خاتوو لەو شتێک دەگەڕم کە ئێوە بیر دەکەنەوە 5 دقە قسەم هەیە گوێم دەدەی؟ نا بووە تون دەڵێ نا دەبێت چی بڵێم؟ من دەڵێم ئێوەش گوێ بدەن منە ئیڵێم تۆ گوێ بگرە فەرم گوێشکەم وا فێر کردووە کە گوێ نەداتە هەموو قسەیەک ئێستاش فەرموون. من ئازارت نادام قسەم پێ دەمەوێ بیڵێ باش ئەوە ئێڵە ئیتر هەر کات کە چاوم لێکێ ئەو قسەی کە دەبێت دێڵێ بۆ قسە کاتان گوێتان دەوێ یا چاو چ هۆیەکێ چاوتان لێکەم؟ نەکە چاوەکانشی دوا فێر کردووە کە هەموو ڕوانین یەک چاو لێ نەکە باشە من قسەکانم دەکەم ئێوەش جار جارە چاوم لێ بکەن تا پێم ناخۆش نەبێت فەرموون ئەتوانم دانیشە یاخۆ تا فێر کردووە لە لای هەر کەسێک دانەنیشە ئەو ڕۆژە ئۆتۆمۆبیلەکەم بە قەز لە پێش پارکینگەکەت ڕاگیر بوو تا ژمارەکەت ببینەوە ڕێگای تازەیە؟
نەمدەویست لە شەقام پێش پێ بگرم و ژمارەت دەم منیش بەو جۆرە نیم و باەخی ئێوەشەوە نیە یەکەم جار ئێوەم لە پێشانگای کتێبدی هاتفم کتێب وەربگرم بەڵام وەرم نەگەێت هەڵبەت ئێوە زۆر و کڕێ لە بیرمە بە زەحمەت هەتا لای ماشێنەکەو برد دەمەویست یارمەتیتان بدەم بەڵام لە ڕووم هەڵنات لەبەرەوەش بە دوی ئێوەدا هاتم تا ماڵەکەت پێ بسان ئێستاش نازانم لە بەرچی وە دوێوە کەوتم نازانم دەمەوێت چی بکەم هێوەش هۆش و لێ بردو خۆشەویستی مرۆڤ سووک دەکەنە پەیوەندی هەیە بۆی کە مرۆڤ چ کەسێکی خۆش بوو چ باش کەوایە من سووک نەبوو مەگەرە من دەناسی یەکتر دەناسی نەگەر بتەوێ سپاس بەوەی کە چاو لێ کردن ئەو بێدەنگی ینی ڕازی بووی هیچ چاوەڕوانیم نییە سپاس بەوەی کە گوێ لە قسەکانم کرد خۆشەویستی باەخی خۆی لە دەستداوە تێکەڵاوی درۆ بووە قبولمە بەڵام من هەمن گشتی هەرەوە ئەڵێن من ئێستا هیچم نەوتووە ئەزانم دەتەوێ بڵێ چی ئەمەوی چی بڵێم ناتەوێ بڵێ من لەگەڵەوانتر جیاواز نا ئەوەی کە من جیاوازیم هەیە من نابێ بیڵم ئەمەویست بڵێم کە ئەوەندە ڕەشبین نەبووم بە دۆستایەتێکە بە سۆزەکە بە ئەوینداری نازانم ئەو ناسینە دەبێ یان نا بەڵام هەر ئەو چەند دەقەیەش زۆر باش بوو ئێوە وەکو نەفەسێکی ئاسوودەم بوومە وەکو ئەو خێشکوتنێکە خواحافیز ئەرێ ئێستا بڵێ گرتو ینی ئەرێ بۆچی نەتگوت چەکت هەیە دڵم بە تۆ خۆشە ژیانم بە تۆ خۆشە ئەزانم بابەگیان جۆرێکی هەڵسوکە و لەگەڵ نەکەی وا بزانە هیچ کار ناتوانێت تۆ لە دەستدا لێی گەڕێ با هەمیشە و ترسە لەگەڵی بێ کە لەوانەیە لە دەستتدا خەیاڵ یاسوودە بکەی دۆڕاندووتە ئەزانم
بۆ کوێ ڕۆی؟ دەبێت لەگەڵ بەهرام ڕۆینە چەند جێگا. کارت هەیە؟ نا، تەنیا ئۆتۆمۆبیلەکە مەبە. باش. کلیدەکانم لەسەر مێزەکەدانە. سوودا بە. سوودی! چاوەکان چی لە هاتووە؟ شین بۆتەوە. پێم ناڵێ؟ هەموو شتێک تەواوە؟ هەموو شتێک بێجگە لە خۆ. بۆچی؟ یەک لە سەد ماشکرابێ جاوید دەمکوشێ. دەترسم سوودی نەبێ. مەترسە لە دۆڕانە دەیبێەوە. من کە دەڵێم دەیبێەوە. هەزانی دڵم بەچی خۆشە؟ دیارە بە من. بەچی؟ بە خانوویە کە بەو پوڵەی بۆ تۆ جێبەجێ دەبێ. حازرم لەسەر خیابان بخەوم، بەڵام تۆ لە خانووی خۆت دابێ. بە گیانی هەردووکمان سوودی ئەگەر ئەو بارە بکەوینە دژایەتی هەم خۆم دەکوژم هەم تۆ. دوایەوەی کە ئەو کارمان تاوا کرد کاری ناسایی ناکەی. میلادوان کەی لە شمال دەگەڕێنەوە؟ تازە ڕۆیشتون. نازانم. دەی هەوێ میلادم نێزییا کاتەوە. ئەگەر دەمزانی لەکوێ شمالن دەڕۆیشتم. تۆ دەزانی؟ چوونەتە ویلای ژنەکەی. ژنەکەی؟ ژنی هێناوە؟ ژن نیم ئەگەر لێ ئاشکرا نەکەم. ئێستا چاولەکە. لێرە نامێن مۆسە هێلالوت گرژمە بە. من خۆ هیچم نەوتۆ. نێو چاوانت وا دەڵێ. بڕۆ من شابە بکڕم پورێ؟ نا. ئەکرم چیەکە؟ ئەویش باشە. تۆش باشی؟ خراپ نیم. دڵم کەس بووی.
لە بەندیخانە بۆم گوزەراوە چ خەبەر لە خواستبێنەکانت؟ هەمویان دەپەڕێنێ چاوەڕێی کوڕی شایە شا سوارێک دێدەی بە ئەوە بەختەبەر دەبێت سۆهێلا جا چاولەکە دەبێ ببێ دەرەنجام لێرە دەبێ نەفەرێک بەختەبەر بێیتر ئەتەوێت دەست پێ بکەی من هەستم بڕۆم باشە من نیوی تۆم هێناوە حتممە دەبێت نێوم بێنی چاوم لێ دەکەی دەزانم چی دەوێت ئەمن دە دەقیقەی دیکە دەڕۆم دوایە لەسەر جۆلاش یەکتردن خۆم زەنگ بۆ سای لێدەم مەگەلەی نە تۆراوی بۆچی لێی گەڕێ شتێکیش بە تۆ دەڕە دەبێتە شەڕ و هەڵا هیچ ناڵێ لەگەڵ من لە ڕووی هەڵنایە ڕاست دەکە دەگەڵبەی نێوانی باشە گەر وایە بە تەلیفۆنی خۆت پەیوەندی مەگرە وە دەزانێ منم لێت هەڵ ناگرێ کورتە نامەیەکی بۆ نێرم دەڵێم ئەمیرم زەنگم بۆ لێدا ئارێ کەیدەی تێرە ڕۆڵە دێنەوە دووسبەی وانەم هەیە بۆچی دەکری؟ ئەوش لە دەگەڵت باشە خۆنەی ڕەنجاندی ڕۆڵە گیان نادایە درێ مەکە درێ ناکەم پەروانەگەن تۆپی بۆ کڕی و ئەوە پێکەوە کارێ دەکەین چییە بابا؟ دا ئێمە دەمان هەبێ بڕێ نەهار بخۆین ئاگای لە خۆت بێ ڕۆڵە جان ئەچی بۆ دەریا وریای خۆت بە خدافیز ئالۆ میلاد ڕۆڵە سعید میلادی چاک بۆ لای خۆی ڕاکێشاوە بۆ لای خۆی نەچێشە بۆ لای چێ بچێشە مناڵێتی مناڵی من نییە بەناسنامە بۆچی هەیە تۆ ئەگەر پەرۆشی میلاد بووایە نەدەڕۆیشتی مادە هۆشبەر بفرۆشی نێوی تۆیان دەبانا بە سەرکوت نەسۆهێلا خراپم کوت ئەرێ دەم بە دەیقە مرۆڤ دژایەتی لەگەڵ ناکە سعید ئەمنی کێشانی و خەلاف لە چۆم زانی با مادە هۆشبەری بۆ بڵاو دەکەمەوە بێدای کوبا بە کومە منی لە دەستی داگرت بوو من ئاشکرام نەکرد نەم کێشان دە دادگا بەندیخانە عاشقیم کرد دۆستایەتیم کرد ئەویش چاک هاتە پێش ژنی هێنا بە نەفرەت بووە بە نەفرەت بی سەعید ڕەنگە لە بنەڕەت ڕادێهێز بمنێرە زیندان تا ژن هێنانەکەی حەڵالکە هەموو دەڵن کاری چاکت کرد سوودا بە چیلۆی چەند سهەیلە من و خەلاف لە بنەماڵێمە هەرچی باە خەلاف نەبوو بوو لە سپانی ڕەبڕەوە دوای کارێک بکەوە کچی پورە ئازار جان کاری داناوە مانگی 2 میلیۆنیش دەردێنێ یانی تۆ لەویش کەمتری من لە هەمویان کەمترم لێمانگەڕێ چاوەکانت بکەوە سوودا بە لێرە بمێنەوە لە لای ئێمە بە لەگەڵ تۆدانم ناکڵێ قسە ڕقی سۆهەیلا هەموو شتێکم بە چاودا دەدەیەوە لاڵ دەبم بمێنەوە هەموو ناخۆشیەکانی ژیانت ماوێ ئەستۆی سەید مەگەر کاتێ سەید هاتە خوازبێنیت چەقۆی لە بەرگێروتدانا هەموو کوتیان نا تۆ کتت هەر ئەوم دەوێ هێستا کە بە قسە ئێمە گەیشتووی دانیشە دروست جیام بکە تۆ دایکی بیسەلمێنە بە بڕیاری خۆت خەلاف لە خێنی ئێمە دانیە دڵم بۆ میلادی گەلێک تەنگ بۆ هەستە بڕۆین جلێکت پێ بدەم بڕۆ بۆ حەمام ئێوارش لەگەڵ مەرزێ بڕۆنە ئیمامزادە ساڵح هەرداینێ باسێ بەسێ لەگەڵ دەبێ بڕۆم کارم هەیە کارەکەت کە کرد بگەڕێەوە ئێرە سوودا بە ها واز لە ئەمیر بێنە لێ گەڕە باوە دوای کاری خۆی بکەوە بابە 32 ساڵێتی هیچی نییە لەکنە خۆ تۆ پوریوی بەجێ ئەوەی کە غەمی لێ بخۆی کردوتە پیاوی خۆت ئامیر پیاوی خۆتە بە من چی کە منی لە تۆ زیاتر خۆش دەوێت تۆی خۆش دەوێت چون لە سەری بە جواب دەی لە منداڵیەوە پوڵت دەجیرفانی هاویشتۆ بۆ لا بۆ لایدا دەیبەی و هەر کاتیش ویستومە لێیدام تۆ پێشت گرتوم تۆ ئەمیری لە من فڕاند ئەوە وەڵامی چاکەکانمە بەس زیاد نەبێ و چاکیەی تۆ کردوتە وازی لێ بێنە ئەگینا من دەزانم و تۆ سۆهەیلا زۆر بە منەوە ماندوو بووی سەبارەت بە من سەرکۆنە کراوی گشتەوانە دەزانم خوشکێ
سهێلا بە دواماندانەیە نا بگەڕێەوە بزانە لەبەر دەرکەیە ئەرێ بە دواماندانەیە نایات ناسنامەت پێیە لەبەرچی؟ لەبەر مسافرخانەی لە ماڵە ئێوە ئاسوودەنیم باشە ئەڕۆین مسافرخانی مامە خوسرەوە ئۆکێ بارودۆخی جرفانت چۆنە؟ چەندە دەوێ؟ بەڕادەی کڕنی خەڵاتێک بۆ میلاد و دەستێک جلیش بۆ خۆم بەولی باسانە لێم دێتەوە 200 میلیۆن پێ قەرزدار بم زۆرتری دەوڵەمەندەکان ڕاڵەتیا وەک تۆش پڕێەوە ڕاست دەکەی بەڵام من لە بیری چەند جلی جوان بۆ تۆ بوو پێشکەشی میلادیش لەسەرمە 200-300 دەدەمێت لای خۆت نادەستت خۆش بێ بەڵێ خاتو مقدم بەڵێ بە خۆمم من جاویدی بەیاتم خەزۆری ئەمیر باشنێوە فەرموون نو دەتوانی ئەم ڕۆژ چاوەڕێبی ناجوامێری نییە لە ڕۆژی زەماوەندا زاوا بنێتە بەندیخانە ئەو گشتە میوانە ئەو گشتە بایەخە حیف نییە ئەو ڕۆژە لە بینچێ قەرزدار بیر لە قەرزەکەی دەکاتەوە منیش قەرزدار بووم بەڵام ئاوان نەبووم سازشم کرد با لێی گەڕێ من ئەمیرم بە بەڵگەنامە هێناوەتە دەر ئەمەوێ بۆ زەماوەندی کچەکەم لێتان بگێڕمەوە پاشانیش قەرزەکەت بدەمەوە بۆ خۆم دێم نیشانی پێ بدە ئۆتۆمۆبیل بنێرە بە دواتە ئەو 200 میلیۆنم نەخت دەدەنێ کەوایە چەکەکانی ئەمیریش بێنە چەکی 1 مانگت پێدەم نیشانیم دەنێ فەرمونێرە سپاس تکا دەکەم گەلێک سپاس و دەکەم تکا دەکەم چەکەکەت کە تێکرا چەکەکانی ئاغای احتیشام دەدەم چەکەکانی من گشت کەس لەسەر چاویان دادەنێن چەکەکەت کە تێکرا منیش تێکەڵاوی وان دەبم کاڵتەم کرد مافی خۆمە کاوشیار بم تەمەنێکە ماف بە بەر و بۆ بەرەدەم سڵاو مامە ڕەحیم سڵاو کچەکەم باشە ساتێک الحەمدولیلا میلادم بە قاو دەکەی بەسەر چاو دەست خۆش بێ
ئاو بە قوربانت بم ئاسیزەکەم باشی باشم. سپاس دایجان. ئەو جلو بەرگەت بۆ پیسن ئەگە تویۆ بیدە بە پەروانە بابۆت بشوە نایشوە دڵە دەبێت بۆ خۆم بیشوە. بۆ مەگەر تو ئەتوانی جل بشوی ژنە چی بە ئاژاوە جێرە سبەینە بە دوات دادێم دەت بەمە لای خۆم. بابە ناهێڵە. تۆ هیچ بەو مەڵێ منیش هیچی پێناڵم باشە؟ باشە. سبەینە باوکت بە شۆنتان دێ؟ نا سپێ بڕیارە پەروانەکیان بێت بە دوامدا بابەم کاری هەیە. باوکت پێوتی بڵێ پەروانەجان؟ ئەرێ. جودێ بزانم دڵم چی سبەینەیە کاتیش پشودانی دووەم خۆن لە نەخۆشیدا گەر مامۆستاویستی تەلەفۆنی بۆ بابت بکەمە هێڵە بڵە دایکم لێ بە شوێنمە سبەی کاتژمێر 11 دێم دەت بەم باشە؟ بڕۆینە ماڵە پورە سۆهەیلا؟ نادەچینە شوێنێکی تر. کوێ؟ من لە بەندیخانە دەترسیم. ئەمنیش دەترسم ئازیزەکەم. ئەی بۆچی ڕۆیشتی؟ پەروانەکیان دەڵێ ئەگەر دایکت خۆشی ویسپای ئەو نەدەڕۆیشتە زیندان. لە لای من بمێنەوە تا بە پەروانەکیانی بڵێ دایکم ئەمنی خۆش دەوێ. دەمێنمەوە ئازیزەکەم دەمێنمەوە. مەگری دایە. بزانم دەتوانی ناسنامەکەم بۆ بێنی؟ نازانم باوکم لەکوێیاندا دێنێ. زۆر باشە لێی گەڕێ ئێستا دەبێ بچێوە ژوور بڕۆ ڕۆڵەجان. ئالۆ من لە سەرێم لە پشت پەنجەرەی بێمە سەرێ ئەگە پۆلیسەکەکەت هێناوە وەرە ئەگەر نا بڕۆ جێبەجێکە وەرە گشتی چەک پوڵە کەوایە وەرە سەرە هۆڵی سێزدە. تێدەکرێ لا تاوان داوێی بێەوەی کە چەکەکە بین و بزانمی چێ پوڵم بۆ هێناوی گاڵتەم کردگە و جوگەمژە گەوجو گەمژەنە بەم بارودۆخم وانە دەبوو لە کۆڵکاری ناسایی بەوە بێزگە لە دەربەدەری و ئاوارە بوون هیچی تێدا نیە. پوڵەکەم دەیە لەو قسانە گەڕێ. بیژمێرە بزانە دروستە؟ خۆت دروستی بێهروز خان. سوودی
مێردم پێ دەکەی؟ بۆچی پێ دەکەنی؟ هیچ نییە. ئەمیر دەیزانی من تۆم دەوێ. یەکەم جار من تۆم دەویست. چون من نەهاتمە پێش سعید هاتە خواز بێنیت. ئێستا کە سعید نییە جارێکی تریش هاتوێتە یادم. من بۆ تۆ نابم. بەڵام من بەکاری تۆ دێم. دڵم لێ کردوتەوە فرێم داوە. تۆ حەیفی بێهروز. بۆ من چییە؟ ئەدی من چێم کە بۆم دەگری؟ ژنێکم منداڵم هەیە پێشینەم هەیە. دایکن لە بن جۆچکە ناداکەوە چێ دەتەوێ؟ پێم وتی تۆ ژیانی لەگەڵەکەی نە من. بە من نامەڵە. ئالۆ پۆلیسی ١١ ببورن دەمەویست قاچاقچێکی ئاشکرا بکەم. بەڵێ بەڵێ مادە هۆشبەر. زۆر باشە چاوەڕوانم. ڕۆشنایی سڵاو فەرموون. بتون فەرموون. ئێوە چی ئەمیرن؟ دایکیویم. تۆ چیوی کە بەنیوی چکۆڵە بانگی دەکەی؟ ئەتوانم بێمەژوور؟ من بووکی ئێوەم. ئێستا بێمەژوور؟ پیرۆزت بێ ئەمیر گیان. لەگەڵ یەک پیر بن. لێت کەم دەبەوە ئێمەشت بانگێشتن کردبا؟ هەر شوێنێک جێیەک بە خازانزت بێ قسە دەکەینا؟ تۆ چی خاتون؟ تۆش دایکت بەوە نازانێ؟ دایکم نەماوە.
خوا لێ خۆش بێ ڕۆڵە. ئایدا کچی جاویدە. کەوایە تۆ کچی جاویدی. بەوە مافی خۆمانم وەرگرت. 200 میلیۆنم لیاستاندوو. عاشقی من قرزداری هەمی فیلم بوو. ناچار بووم لە ڕێگای تۆ بە حسابی بابت بکەم. چارەی دیکەم نەبوو. بابت خراپەی لەگەڵ کردین. دوایین جار کە دیتمی قژی بوو کە شوشەکەت دەبەست. 6-7 ساڵانە بووی. زستانی 20 ساڵ لەوە پێش. بەفرباری بوو هەتا سەرچۆکان دەهات. بە بەدبەختی خۆم گەیاندە ماڵی ئێوە. باش لە بیرمە وشەوە بە قورئانەوە هاتبووم بابەت سوێن بخوا کە ئەو قسانە بۆ بە تۆ دەڵێم. هەیە ئەو قسانە دەبێت بە کێ بڵێن؟ خۆتان بناسێن بام نژێ و بناسم. ئێوە کە هاتوونە ماڵی ئێمە و بوو کە شیشەی منە دیوە، تۆ کە 1 ساڵە هاتووە ژیانی من و بە 1 دنیا درۆ منت بێرەگەیاندووە. بیڵێن من کەمەزانم. دایکی من بڕێک لە تۆ چاکتر دەزانێ. بریانە هاتفایە ئێرە. خۆم هەموو شتێکم پێوکتی. نە ئاوە نە لێرە. من کوڕی کازمە. کازمی ئیقباڵی شەریکی پێشووی بابەت. بابەت هیچ کاتەوەی قبول هیچ مەڵێ پەیوەندی بەوە نییە. لێگەر با بزانێ بابی چێە. بیڵێ ئەگەر بیڵێ ئاورت تێبەردەدەم. تۆ بۆچی هەواڵسو کەوت دەکەی؟ ئەوە بەجێ سپاسکردن تا؟ ئەبێ سپاسشت لێ بکەم؟ ناموسی خەڵکت کردو تا ئەنتەری خۆت تا مافت بەرگری؟ تۆ لە خێنی من نی. مافت بەسەرەوە دانێ بڵێ کوڕیم نی. بێغیرەت. بێغیرەتیش بوو؟ زار خۆش. لاقت پوڵگیان داهێندە ڕۆیشتی وە دوای مافی من. وە دوای مافی خۆم کەوتو. نەهەوە سپاسی. نەتوانی وەری بگری وەرم گرت. ئەوە وەڵامی منە؟ ئەوەی کە حکمی گرتنی تۆی پێبوو کێیە؟ هەرەوەکی لە مسافرخانە چوویە لای سودا بە ژندا؟ ئەو پورمە. خوا چاکت بۆ نەکا سودا بە. خوا چاکت بۆ نەکا. بۆچی ڕۆشتی قوتابخانە؟ ڕۆژبوو لێ کوڕەکەت؟ کوڕی چی؟ هەڵەی چی؟ لەبارەی تۆدا هەر گومانێک دەکرێ. ئەوە کێیە؟ ئەوە کچمە. بۆچی هەموو شتێکم لەسەر تا ڕاپێ ناڵێن؟ من حاڵم باش نییە. بڕۆ لە باوکت پرسە. من لەو نێوەدا چ کارە بووم؟ قسان دەکەی یان نا؟ لەبیرتە پێم گوتی خۆشەویستی بایەخی خۆی لەدەستاوە؟ تێکەڵاوی درۆ بووە؟ باشە ئامیر، باشە. من و باوکی ئەمیر پێکەوە شەریک بووین.
لە هیچەوە دەستمان پێ کرد لە تەنەکە سازیڕا بووین بە زێڕنگەر ژیانمان گۆڕا بەڵام خۆمان نەگۆڕاین دۆسایەتیمان لە ئیشمان جیا کردەوە تا لە یەک جیا نەبینەوە هەموو شتێک بە باشی دەڕۆیشتە پێش تا ئەوەی کە یەکێک لە کڕیارەکانی هەمیشەیی وەکو شەیتان ڕۆشتە نێو ژیانی کازم بوو بە ژنی کازم ناوێکی جوانی بوو ئێستەیش هەیە مەبەستمەوەیە زیندووە بەڵام تەنیا من نەزانم کازم کە مرد زیبا بوو بە خاوەنی نیوەی ماڵەکەی بێ هیچ بەڵگە و دەلیلێک لەبەر چی؟ بۆچی؟ چۆن هیچ کەس نەیدەزانی زیبایەک لە ئارادایە من بەڵێنیم بە کازمدا بوو شلەی کازم کە بەسەرچوو بنەماڵەکەی هاتە دەستەی من بۆ بە شەماڵەکەیان وتم تەنیا سێ بەشێ و دوکانەی کازمە ئەگەر لەوەی زیاتر بەڵگە و هەیە وەکێڵ بگرن تا بە مافتان بگەن بەڵام ئەوان نیوەی زێڕەکانیشیان دەویست ڕاستیا دەوت بەڵام نەمدەتوانی ڕاستیەکەیان پێ بڵێن هەر لەبەرەوەیشە ئەوان وا دەزانن من مافی وانم هەڵوشیوە ئەو هەموو بوختان تاوانت بۆ ڕەفیقایەتی بەگیان کڕی؟ کازم بۆ من زۆر بایەخیە بوو هاواڵ بوو تۆ بزانی باسڕی هەواڵ یانی چی؟ ئەو پرسیارە و نەدەکرد ئەگەر نەهێنیەکەیت کوتپایە هاواڵ بوویت ئەو جۆرەش پێ مەکەنە لەو نێوەدا من سوتام نابینی من قوربانی بووم نابینی بێگوناح و بێتاوان وەکو ئەمیر و بنەماڵەکەی سەد بریا بۆ من گریابای من خۆ نەمدەزانی تۆش دێنەوەم کردەیە بابا هیچ مەڵێ ئەو قسانە لە دڵتا دەمێنێتەوە تێگەیشتی؟ ئایدا ئایدا نەڕۆی پێیان بڵێ مێڵە زێنیان لە کازم پیس بێ حیسابی تۆ لەگەڵ منە قەرەووی دەکەمەوە
دەرەنجام دەتبینێتەوە ئێستا دەڕۆ بە جاویدی دەڵێت چارە ڕەش دەبین سوودا بە لەکان بە قوڕە گیراوە هیچ مەڵەدایە لەکوێی تۆ؟ ترساوی وازانی فریوم داوی هەر کەس فریودەی ناتوانێمە فری بدەی سهێلاوا دەزانێ من بوومە هۆیبەی کە تۆ ئاوار و هەڵوەدابی من بە ئانقەست کت و پڕ هاتم کە نەهێڵم بڕۆی بەمەرجێک پوڵەکەت پیادەم نەڕۆی تا دەرەوە خوشکە کەم گوناحە لەلایەن تو ئێستا لەکوێی؟ چالوس ئەوە لەگەڵ میلاد دەڕۆینە شەستەفار لای دایەجان ناڵی پۆلیس لەبەر مناڵ دزی دەتگرێ کەمت پێشینە هەیە بۆچی میلادت بردووە؟ بۆچینەی بم دزی چی قسەی بێتان مەکە سەعید ڕێ بکەوێتە بەندیخانە یاسای بنەماڵە میلاد دەدا بە من ئەگەر ئێستانم برباتە ڕۆژێکە دەمبرد ئاشکرات کرد؟ بەیشقیم میلاد زیندوم لە ئێستاشەوە چاوی لێ غافڵ ناکەم ئامیر بەڵێ چۆن باوەڕ بکەم ناڕۆی ناڕۆ سۆند بخۆ بە جانی من بڵێ ناڕۆی بە گیانی تۆ ناڕۆ زار خۆش ئێستا لەکوێی لە ماڵەوە ئەمیر تۆ بێهروز چەندە ئەناسی بۆچی؟ هەروە سوودا بە بەڵێ لێمان ئاشکرا بوو ئێستا لێرە بایدا گاڵتە دەکەی نەبە گیانی خۆ زۆر تێکچوونە وەک بەردی لێ هات لە ماڵێ مایەوە کە چی بێ هەری چی بکەم؟ بڕۆ ماڵی ئەکرەم بڕۆمە ماڵی ئاکرم چه غەڵەتێک بکەم پڵەکانم لە جانتایەک هاویش گشتیمدایە ئەمن هیچم ناوێ دەڵای چی سوودی؟ ئەو پوڵە ژیانی من وەڕێ ناخە پوڵی دزێتیە بەشی من نییە بەشی من میلادە ئەمانەوێ لە سەرەتاڕە دەست پێ بکەین ماڵداری بکەم منداڵداری بکەم پێت خۆش بوو دەتوانی بێشە سەوار بۆ ماوەیەک خۆت بنکە ئاگال لە خۆت بە ئەمیر سڵاو ئەمیر لەکوێیە؟ نازانم بەخوا پەرۆش مەبە لەگەڵ پۆلیس نەهاتووم ئەوەندەش بەهێز نیم کە لەیدەم ئەمەوێ قسەی لەگەڵا بکەم لەکوێیە؟ نازانم بخوا دەمێک لەوە پێش چەندتاکەی هەڵگرت و ڕووی هاودەستەکەی دەزانێ؟ چێ؟ پورت هەواڵم نییە ژمارەکەشت پێ نییە؟ ژمارەکەی گۆڕیوە بارودۆخم باش نییە چۆن دەتوانم ئەمیر ببینمەوە؟ نەیکوت بۆ کوێ دەڕۆم هەر کوتی ئێوەی زۆر خۆش دەوێ پێم وابوو دێ بۆ لای ئێوە
جانە ئەمیر من لە تێرمیناڵم بەڵام لاقم لەگەڵم نایە لەبەر خاتری ئایدا جارێ خوافیز وەرە ئافرین کوڕی خۆم ئافرین وەرە وەرە بە قوربان ئافرین دەبی ئافرین کوڕی خۆم ئەو جارش بیا ئافرین کوڕی خۆم بژی